ئەی باش ێواڵێن حکومەتە وەلیەم ئایپین لە باش لە ساتەیە ئاینە ئێمە دەڵین یا پێغەمبەر صلی الله علیه وسلم وەڵا هەرگیز پێغەمبەر صلی الله علیه وسلم شتی وایە نییە. باشە پرسیارێکی لێ دەکەم. فەرموو. کۆمەڵی ئیسلامی تا ئێستا بڕیاری داوە کە حکوومەت کافرە؟ کۆمەڵی ئیسلامی هەڵێ کۆمەڵی ئیسلامی وتت چی؟ دەڵێم حیزبی کۆمەڵی ئیسلامی بڕیاریان داوە و فتوایان داوە کە ئەم حکوومەتە کافرە؟ جاما مەسا کۆمەڵی ئیسلامیە لەگە حکومەتە ئەوانیش فەرقیان لەگە حکومەتەکەن. یعنی ئەوانیش کافرن ئەوانیش کافرن کۆمەڵش کافرن؟ بەڵێ ئەوانیش کافرن. ئەوانیش کافرن. باش کۆمەڵی علمانین. یەکگرتووی ئیسلامی بڕیاریان داوە کە حکوومەت کافرە یا ئەوانیش کافرن؟ وەڵا ئەوانیش دەگەڵان بەشدارن من. ئەوانیش کافرن. ئەو هەموو مامۆستا ئاینی کوردستان فتوایان نەداوە کافر بن. ئەوانیش کافرن؟ مامۆستا بەفتوای مامۆستای ئاینی نییە. قال الله وقال رسوله. زۆر چاک. ئێمەش فتوامان نەداوە کە کافرن. ئێمەش کافرین؟ وەڵا ئێمەش کافرین مامۆستا بەڵام اینجا دی من براکەم من بە تۆ دەڵێم براکەم چونکە بە کافریشم دانێ من تۆ بە کافر دانانێم. تێگەیشت؟ بەدەست من تۆ نییە بەڵام ئێوە لەسەر تاغوتانەکەنە بەتێگەی تاغوتەکەنەوە دیە بتۆنە لە کابرا بەدەور نادشتا تەوافەکە ئێوەکەن زۆر بکەمرە. برا بە ڕێزەکەی من بەو حەماسەتە نابێت کە ئێوەی لەسەرن. تێگەیشتی؟ حەماسەت نییە بەقورئانە بە قال رسوله قال الله قال رسوله. يعني قال الله قال الرسول أو أمته هم كافر دكات. يعني استاتو با خزمتتكم برايخون با خزمتتكم يعني كومالي إسلامي يقرتوي إسلامي بزوتنوي إسلامي سلفي صوفي ما مستاي آيني هموي كافر بلاي إيوه هموي نعم وفضلان أي چه ما إيوه چه ما إيوه پێم بڵێ یەک مامۆستای ئاینیم پێ بڵێ کە بەلای ئێوە کافر نەبێت ئێستا وتار بدات و مەوعیزە و دەرسیە بێ. بەڵێ گیان فەرموو. بۆ نمونە مامۆستا کابران کەریم مامۆستا ئیسماعیل مامۆستا هاوڕێیە. مامۆستا چێ؟ مامۆستا کامران کەریم. کامران کەریم نەماوە لە ژیاندا خوا لێی خۆش بێت. بەڵام ئەو موسڵمانە. نەنام باسی ئێستا دەکەم باسی ئێستا کە هەیە لە مامۆستا هاوڕێ. مامۆستا هاوڕێ زۆر چاک بەلای تۆ کافر نییە بوەستە زۆر چاکە زۆر چاکە مامۆستا بەلای تۆ کافر نییە وە نییە الحەمدولله الحەمدولله کە بە کافری نازانی. ئێمە قاعیدەیەکمان هەیە برای گیان نازانم دەیزانی یا نایزانی هەر کەسێک کافر بە کافر دانەنێ کافر دەبێ وایە زۆر چا دەی ئێستا بەلای تۆ من کافرم بەڵام مامۆستا هاوڕێ من کافر ناکات کەواتە مامۆستا هاوڕێش دەبێت کافرکەی تۆ. من هیچ شتێکم لێ نەبینیوە ئەگەر ئاگای لە کوفر تۆ بێت و وەڵڵا مامۆستا هاوڕێ منی خۆش دەوێ وەڵڵاهی ڕێزم لێ دەگرێ سەردانی کردووم سەردانم کردووە مامۆستا هاوڕێ من بەلایەوە نەک کافر نیم بەلایەوە کەسێکی خۆشەویست و بەڕێزم بڕۆن پرسیاری لێ بکەن. ئێستا مامۆستا هاوڕێ من بە کافر نازانێ هەر کەسێکیش کافر بە کافر نەزانێت کەواتە کافر دەبێ کەواتە ئێستا تۆ ئەگەر ڕاستکەی لەگەڵ مەزەبەکەی خۆت دەبێ بڵێ مامۆستا هاوڕێش کافر بوو کە کافرینەکەی تۆش کافر دەبی چکە کافرێک بە کافر نازانی. من هیچم لێ نەبینیوە پێشتەکە ئاستا بوو بە باڵگەر پرسیارە لێ بکەم پرسیارێکی لێ بکەم ئەگەر بۆت دەرکەوت فعلەن مامۆستا هاوڕێ من بە کافر نازانێت تەکفیری دەکەیت یان نایکەیت؟ بەڵێ ئەویش کافر دەبێ؟ ئەویش کافر ئاگای لە کوفرەکە بێت و ئەی چۆن ئاگای لە من نییە ئاگای لە منەیە چاک دەمناسی مامۆستا هاوڕێ خۆ من هەر فتوایەک دەدەم ئەوەتە بە ئاشکرا لە شاشەوە دەیدەم براگیان هەموو کەس دەمناسێت لەم کوردستانە تێگەیشتی ئەگەر بۆت دەرکەوت مامۆستا هاوڕێ من بە کافر نازانێ ئەویش کافرە بەلای تۆیان نا؟ بەڵێ کافرە. مامۆستا محەممەد مەلافایق من بە کافر نازانێ کە دەگەین بە یەک تۆقە دەکەین باوەش لە یەکتر دەدەین کافرە ئەویش؟ ئاگەر ئاگای لە کوفر وەڵڵا ڕەفیقمانە و یەکتر دەناسین چاک 30 ساڵ دەبێ یەکتر دەناسین تا ئەمڕۆ کافرە ئەویش؟ ئەویش کافرە ئەویش کافرە. باوکی تۆ دڵنیام من بە کافر نازانێ گەر باوکت ما بێ ئەویش کافرە؟ باوشت کافرە؟ بەڵێ. ئەی دەبرام و بەهشتە با بۆ خۆتان بێت
والله وش الدين تاعنا فخوش ويتي دامنا خوا كاكي جان والله جويل من بقرا من دعاء هدايات بودكم كوري باش مواليد چند كاكا والله هذا ما مصير دعاء بوتو اي بومك والله ممنونتم مواليد چند مواليد چند مواليد هذا شيء مواليد نيه راست تو ايمانداري خوك يما كافرني تو ايمانداري براستي قسبك مواليد چند 19 ساڵ 19 ساڵیت 19 ساڵیت ئێستا ئەو هەموو مامۆستا ئاینیە و ئەو هەموو حیزبە ئیسلامی و ئەو هەموو میلەتت کافر کرد دەبا موژدەیەکت بدەمێ با موژدەیەکت بدەمێ کاچی 19 ساڵ تێگەیشتی کە من کوڕەکانم لە تۆ بەتەمەنترن پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لە دوا ڕۆژدا کەسانێک دێن حودەثاء الأسنان سفهاء الأحلام کەسانێک دێن تەمەنیان کەمە هەرزەکارن وەکو جەنابت 19 ساڵی و کەم علم و کەم تەمەن و کەم تێگەیشتوشن لە دین دەردەچن ئەهلی ئیسلام بە کافر دادەنێن و عیلاقەی ئەهلی کافریش ناکەن ئەوە تۆی تو ئەمثالی تۆی تۆ مسلمان بە کافر ئەجا تۆ مسلمانت نێشت هەرچی مسلمانە بە کافرت دانا براکەم بەس پێم بڵێ ئێوە پەروەردەی چێن کام مامۆستا کاکە کام مامۆستا ئێوەی وا پەروەردە کردووە چێ کام مامۆستا بلیمەتەی ئێوەی وا پەروەردە کردووە ئێمە خۆمان بەدوا حەقەکەی ئاگەڕاوی کەواتە مامۆستاشت نییە یعنی هەر خۆت پەروەردە بوویت بەڵێ ئەوە لەم یەلید یعنی چی لەم یەلید مامۆستاییە وەڵامم دەرەوە وەڵامم دەرەوە لەم یەلید یعنی چی ئەزانی چی ئێستاوازانی من معنای سوەتی فاحێ قول هو الله و ئەوانە نازان بەخوا نایزانی براشیر دەکەم و ئەو مامۆستایانەشتان کەواتان پەروەردە دەکەن براکەی من ئەوانە باریان زۆر قورسە بۆ قیامەت باریان زۆر قورسە بۆ قیامەت زۆر کاکە تاغوتی چیە برای شیرین تۆ کەست نێشتەوە کوڕە شیرینەکەم تۆ کەست نێشتەوە گوڵەکەی من کەست نێشتەوە هەمووت کافر کرد 19 ساڵ کوڕە تۆ خەریکی ئەوە بە قورئان فێر بە ڕۆڵە گیان تەفسیری قورئان تێبگە جارێ خوای گەورە تۆی نەکردوتە قازی بەسەر خەڵکەوە ئەو هەموو ئومەتە کافرکەی تێگەیشتی ئەم فکرەیەتان لە تەشەنەکردندایە زەرەرتان پێدەگەێنێ زەرەر لە دینەکەتان دەدا بۆ قیامەتتان زەرەرە بابە گیان تێگەیشتی وەڵام مامۆستا فڵانە کەس ئازایە و بەغیرەتە و بە جەریئە ئەوە مامۆستا فڵان و مامۆستا فڵان کە مەدحیان دەکەن ئەمثالی ئێوەیان پەروەردە کرد 19 ساڵێکی باوکی خۆت بە کافر دەزانی خوێنی باوکت بە حەڵاڵ دەزانی خوێنی هەموو ئەو مامۆستا ئاینیە بە حەڵاڵ دەزانی مامۆستا فڵانە کەس مەدحی دەکەن ئێوەی پەروەردە کردووە ئەمە کەی مامۆستایە ئەمجا بە چ شتێک کۆتایی بە ژیانی خۆی هێنا مامۆستا فڵانە کەس ئەی خۆی نەکۆشت خۆی بە پانکە هەڵنەواسی بۆ لە خوا ناترسن بۆ تەقوا ناکەن و لە قیامەتی خۆتان ناترسن ئەم هەموو میلەتە بە کافر دادەنێن ئێوە 19 ساڵێکی جارێت تۆ قول و فلێک گیان ناکەیتەوە ڕۆڵە گیان ئێستاوا کەوتونەتە گیانی ئومەتی ئیسلامی ئەو کافرە و ئەو کافرە و ئەو کافرە ئەمە کەی عەقڵیەتە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێک بەسەرتاندا تەطبیق دەبێ کەم علم کەم تەمەن کەم عەقڵ خوا هیدایەتتان دە بۆ خاتری ناوجوانەکانی